چاوێن خۆگر من چاوێن خۆگر من خوابت بێژیشتیە دووریان ئەس برم باتە جەهەک دە ناوبەرە خەیاڵ و ڕاستیێدە عشق ئەڤین و ژیانەیە ناهەوجەیەک و مەردێکێ بکە تانێ دەوێت تو ژیانێ ڕاست فەم بکی پیڤانە ژیانۆیەن بێسینۆر بیا هەیرە ژیان گەشتن و ژێستاندن ڕۆبرن سبەهێ هەستکردنە بتێربوونە یا هەی بە هەشتێک دڵشەوە تۆ بەهێز تام دجه رازێ ژیانێدە یا ژێرەت بێژنە سۆفەرە ئێڤە ئەس باوەڕ دەکەم سەمفۆنیا ئەڤین و ژیانێ بفکرە پر دووردا جیهانە خەیاڵان یاکو بپەرگالە خەڤە ژنتن سێ مرۆڤێ پەرگالێ قایل بوون نەبیا هەی گەهشتنە بێگەهشتی هەست بێ وەرگێر و بێ پێش بڕیار نەسەردەش لێ کۆلێکتیڤ بتەڤلی بوونەتە تێپیڤاندەم تارز و ستیل ji çinsêk û modavan xêz kiriye afirînerî berhemdar û azadan e eşq pêna sekirin pir zehmet e pîvana wê jiyan û nirxin bila eşq bi jiyanê re tev li hev nebe têde evîn û rabûna biharê heye wekî بۆ گەشتنێ نەگرتنە خۆیە ئازادانە گەشتن نێڤانە ژیانێ تێدە تەنێکێت تەڤنا wێدە ئەڤین هەیە شکین و نەفرەتێ پاقیش بوویە تێدە تەنێ ژیانە هەڤبار هەیە بەرگەلێک ئەڤە بوویە li gor xwe ji bo mirovê mirovahiye were em bigihîjin tiştê pêwîst em jî bijîn li ser lûtkeya evînê tenê bi mirovahî